والله ئازیزانم هەر کەسێک یەک فەڕێکی بەهەش لێبات یەک دقە یەک خولەکێک بەهەش ببینین بە چاوەکانی خۆمان یەک دقە ڕووبار و کانیا و باخەکان و باخچەکانی بەهەشت بە چاوی خۆمان ببینین سوێن بە ئەڵڵا هەرچی خەم و خەفەت و مەراق و ناخۆشی هەیە لە ئەم دڵە ئەڕوات هیچ ناخۆشیە لەم دڵە نامێنێت ئازیزانم هیچ حەز بە هیچ خەمێک ناکەیت حەز بە هیچ خەفەتێ ناکەیت ئەها خۆی پەروەردگار کە باسی ئەهلی بەهەشتمان بۆ کە ئازیزانم ئەفەرمێت ونزعنا ما في صدورهم من غل ئەم دڵە لە بەهەشتا هیچ حقدێکی تیان نییە ڕقی تیان نییە بەرامبەر بە موسڵمان ڕقی تیان نییە بەرامبەر بە براکەت بەرامبەر بە خوشکەکەت حەسوودی تیان نییە ئازیزانم لا يمسهم فيها نصب کرێکاری تیان نییە ئازیزانم ئەم لە شەق قەت ماندوو نابێت ئەم لە شەق قەت هیلاک نابێت ئەم لە شەق قەت نەخۆش ناکەوێت قەت هەست بە ئازار ناکات لا يمسهم فيها نصب ولا يمسهم فيها لغوب ئینسان هەست بە ماندۆتی ناکە ئازیزانم ئەسڵەن هەرچی حەزەن هەیە هەرچی ناخۆشی هەیە لەو دڵە ئەڕوات ئەهلی بەهەشت کە یەکەم هەنگاویان ئەچنە ناو بەهەشتەوە یەکسەر دەزانی ئەڵێن چی ئازیزانم وقالوا الحمد لله الذي أذهب عنا الحزن الله أكبر خوایە زۆر سواز بۆ تۆ یا ئەڵڵا زۆر سپاس بۆ تۆ کە ئەم دڵە ئیتر خەفەتی تیان نەما ئیتر مەراق بخۆم لە کوڕم 12 شەویەتەوە مەراق بخۆم لە کچم ئیتر جارێتر بە قسەم ناکام مەراق بخۆم لە کچم پانتۆڵ لە پێکاو پێڵم کاکە حەیام مەبا بۆ خاتری خوا بە ئەتەکێتێکی موسڵمانانە بڕۆ دەرەوەی تر ئەوە نەما ئازیزانم دوژمنداری نامێنێ خەفەت نامێنێ ئای موچەم نەما معاشم نەما کاسبیم نەما دوکانەکەمیان بڕی دزیان لێم کرد دەغڵودانم سوتا ئەم خەفەت و ئەم مەراقانە لە دڵان نامێنێ ئازیزانم ئیتر شوێنی حەسانەوەیە بەهەشت بە هەمیشەی بۆ خۆتیایە ئیتر جارێتر خەفەت ناخۆی لە هیچ شتێک پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم باسی دیمەنێکی پیاوێکمان بۆ کات ئەهلی ئەم دنیا بەڵام هەموو ناخۆشیەکانی بینیوە جەرگ سوتان نەبوونی نەداری ترس هەژاری هەموو شتێکی بینیوە يؤتى بأشد الناس من أهل الدنيا بؤسا من أهل الدنيا من أهل الجنة ئەفەرمیە پیاوێک ئەهێنن زۆر شەتەک زۆر ماندوو زۆر بێزار لە دنیا هەموو ناڕەحەتێکی بەسەر هاتووە بەڵام موحید خواناس ئەم کەسە ئەهلی بەهەشتە فيصبغ صبغة في الجنة مەلائیکەکان یەک فەڕێکی بەهەشتی پێلێن یەک جار یەک گەڕەکێک یەک شەقامێکی بەهەشت ئەم ئینسانە بەسەری ئاڕات یەک پیاسەیەکی بەهەشت دەکات پرسیاری لێکەن يا ابن آدم هل رأيت بؤسا قط هل مر بك شدة قط أري كاكا أري دادا أري خوشكم دايجان تو قتنا راحتي بني لدنيا هز بهيجنا راحتي ككيد هجاري تبيني خفتت هيا قال لا والله خوهيجان ما مر بي بؤس قط أصلا من قد هجار نبوما قدنا راحت نبوما ولا رأيت شدة قط هیچ تەنگەژەڵەیەکی دنیاشم لەبیر نەماوە ئەسڵەن هەر نەشم بینیوە ئەمە چی دیمەنێکە ئازیزانم ئەلەم دنیا ئەگەر کەسێ نەخۆش بێجاری وا هەیە نەخۆشی کوشندەی هەیە نەخۆشی دەرونی هەیە ئەیبەی بۆ پارکێ بۆ شوێنێک کە دەیتەوەڵی باش بووی ئەڵێن نا ئەیبەی بۆ وڵاتی ئەیبەی بۆ تورکیا ئەیبەی بۆ نەمسا ئەیبەی بۆی سویسرا لەسەر کەناری دەریاکان سواری بەلەمیەکەیت لەو پارکانە گڕیە دەی کۆتر و ئەو باڵندانە جوانانەی پێپشانە دەیت پێڵی دڵت باش بۆڵێ دڵم باش نەبوو ئەمە چی شوێنێکە ئازیزانم کە ئینسان بڕاتە و شوێنەوە ئیتر هیچ نەخۆشیێکی لەبیر نەمابیە هەموو ناخۆشیەکانی دلیتە بێسڕێتەوە ئەم ئینسانەوە کە ئەنەما ڕۆژێ لە ڕۆژان هەژاری و خەفەت و نەداری نەبینیوە